ئێستا خەڵکی عیلاجێکی دۆزیتەوە سپلید هاتووە بۆ سیارە کۆنەکان وە لە قەزای خەبات وەستای خۆی هەیە گرێ دەدا. کاک محەممەد دەزانی کووە نانی سبتەکە زۆر شاسە و عیبی نییە هیچ زەرێریشی نییە لەسەر پاتریە و لەسەر دینەمەوە تەواو های برتە. ئێستا ئێمە لە ناو ئۆپڵێشین وەکو بڵێ لە ناو سیارێکی مدل نوێ بین چونکە سپلیتی بۆ گرێدا و هەوایەکی فێنک دێ. ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا لە قەزای خەباتین. ئەو ئۆتۆمبیلە کۆنانە ئەوانەی مودێلیان لە 2004 کە تەبریتیان نیە لە وەرزی هاوین بەدەست گەرماوە دەناڵێنن. ئەو ئۆتۆمبیلانێ تەمەنیان گەورە بووە و وەختی خۆی ئۆتۆمبیلی زۆر چاکبوو بەڵام لە ئێستادا ئۆتۆمبیلی مودێل نوێ هاتووە و تەبریتی هەیە و ساردا. ئێستا خەڵکی عیلاجێکی دۆزیتەوە سپلید هاتووە بۆ سیارە کۆنەکان وە لە قەزای خەبات وەستای خۆی هەیە گرێ دەدا. وەستا ئەو سپلیتانە چۆنە لە کەیوە دەرهاتونە لەو سیارە کۆنەکان؟ قڕان وستا زۆر ماشەڵە باشە کۆمپرەیسەر هایبرتە کاک محەممەد دەزانی کووە نانی سبتەکە زۆر شاسە و عیبی نییە نانی دەرەجەیەکە. خەڵکەکی زۆر دێن زۆر دێن نانی معدل دوسێ قل دەبەستن لەوانە معدل کووە چۆن ڕەبت دەکەن لۆ پاتری لەسەر پاتری زیاتر سیارێک دێن بە قورآن ئێستا ئەو کەونەکان دێن بەڕاستی هەموو دێن نوەکان نانی حاجەنی هەموو تشت تێدایە ئەوانە ئۆتۆمبیلەکان دەبی سەقفیان کوم بێن سلای تێدایە سلایت بیت ئەگە سلایت نەبی نابی ببڕی و بەری دەبیت إلا صاحب سیارە دەری ببڕە کەزاتیە بلێ لۆم ببڕسە ئەدیەوە لە سعری ساری نایەتە خوارێ بە قورآن سبلتە لەسەری وەیە سبلتە لەسەری نازانم عینەن توانێت قیاسی ئەوە ستلایتی دەبێت لەسەری یان ئەگەر سپلیتی فڕی بدەن دەتوانێت قیاسەکە ستلایتی دانیشتێت لە جهە ئەوەی سەقفیشی کوونکەی ئاسایی ئاحتیادیە ستلایت دەبیلۆی ئەو ئامێرانە لە کەینەوە دەرچووە و سپلیتانە بە قورآنەوە سێ ساڵ بوو تقریبا 3 ساڵ بوو 3 ساڵ بوو پێشتر خەڵک ئەو سیارە کۆنانە دەماندید موبەڕیدایان لە سەدانە ئێستا پێویست بەوەی ناکات نا بەڵام نما ئێستا سپلتە ئێستا ئەوانە فێنکترە زۆر باشترە نا هەوای ساردا زەبەری زۆر لە پاتری نییە یعنی ئاگری زایفە لۆ پاتری یعنی ئەحتیادیە زۆر زەخت لەسەر پاتری نییە ماتۆری گەورە نییە ئەوتە بەستام لۆ وستە محەممەدی وەستا محەممەد کووە ئامێرەی کووە تو گرێ فۆنان عیبی نییە زۆر باش عیبی نییە هارەوە هیچ زەرێریشی نییە لەسەر پاتریە و لەسەر دینەمەوە تەواو های برتە. چەندە ئەو سپلیدەت گرێدا با قورآنەوە تقریبا 15 ڕۆژە گرێمدایە هیچ کێشە نییە ناوی سار دەبێ وەکو ساری مودێل ساردا عیبی نییە تاقیکەینەوە تاقیکەوە ئەگەر دەچین ئۆتۆمبیلێک تاقی دەکەین بزان هەوایەکەی چۆنە فەرمو کاک محەممەد ئەوە یەکێک لە ئۆتۆمبیلەکان ئۆپڵە مودێلی کۆنە گرەی داوە تەمانوێت تاقیکەینەوە بزان هەوای چۆنە ئایا منافەسەی ئۆتۆمبیلە نوێیەکان دەکا ساردیەکەی کاک محەممەدەوە بە دەرەجەی هەوای بە دەرەجە و سپلی تێماڵانە هیچی نایە بەس لە سەپاتری بەس لەسەر پاتری و تەواو سپید ئاوەڕۆیەکی هەیە ئاو لەسەر فڕەتدات دژی ئاوێش زەرەر بە پاتری ناگەێنی تەنها دینەمۆی دەگۆڕی دینەمۆیەکەی کسکەیە گەورە دەکەی و تەواو. بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئێستا ئێمە لە ناو ئۆپڵێشین وەکو بڵێ لە ناو سیارێکی مودێل نوێ بین چونکە سپلیتی بۆ گرێدا و هەوایەکی فێنک دەی ئێستا ئۆتۆمبیلە کۆنەکان هەمویان خەریکی گرێدانی ئەو سپلیتەن بۆ ئۆتۆمبیلەکانیان لە وەرزی هاوین بۆ ئەوەی هەوایەکی فێنیچیان هەبێ و وەکو ئۆتۆمبیلە مودێل نوێیەکان.